خۆشەویستان لە تەوەرەی یەکەمی ئەمڕۆی پرۆگرامدا بابەتێکی گرنگی تەندروستی باسەکەین هەم بۆ تەندروستی خۆمان هەم لەم وەرزە گەرمەدا کە ئێستا ئێمە تێدان بێگومان کەش و هەوا و بەرزی پلەکانی گەرما و نزمی پلەکانی گەرما و ڕادەی شێ یان وشکبوونی هەوا ئەمانە هەموو ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بێگومان کاریگەریان لەسەر تەندروستی مرۆڤ هەیە لەسەر کۆ ئەندامە جیاوازەکانی مرۆڤ هەیە. ئێمە ئەمڕۆ باس لە کۆ ئەندامی هەرسەکەین بزانین کێشەکانی کۆ ئەندامی هەرس چین لە وەرزی گەرمادا. بێگومان کۆ ئەندامی هەرس هەم لە دەمەوە دەست پێ دەکات هەتاوەکو سوورنچک گەردە ڕیخۆڵە ئەمانە هەموو کۆ ئەندامی هەرسیان پێوترێ هەر یەکێک ئیشی تایبەتی خۆی هەیە لەم ڕێڕە و لەم کۆ ئەندامەیە. بەنیوانداری زۆر بەڕێز دکتۆر هێمن محمود محەممەد پسپۆری نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەوی بە نازوڕەکەین کە بەڕێزیان بە سوپاسەوە لە ستۆدیۆ لەگەڵ میوان کاکتۆر بەخێر بێ. زۆر سپاس بۆ میوانداریتان و سڵاو و ڕێزمان بۆ بینەرانی بەڕێزش. دکتۆر ئەگەر کۆ ئەندامی هەرس باسکەین ئەوی من وتم تەواو بوو، یعنی کۆ ئەندامی هەرس باجارە ئاشنابین پێی چییە و ئیشی چییە فەرمانەکانی چین؟ بەڵێ طبعا کۆ ئەندامی هەرسۆکوی جەناب و تۆ کۆندێکێکە لە کۆ ئەندامە زۆر گرنگ و ڕئیسەکانی ئینسان هەموو ئەو تەمەنەی کە هەمانە هەموو ئەو زیندە چالاکیانەی کە لە ماوەی ژیانە جێبەجێ ئەەکەین لە ڕێی وزەوە لە ڕێی پێویستیمان بە وزەوە ئەنج ئەتوانین پێی بژین چۆن سیارێک پێویستی بە بەنزینە مۆبایلێک پێویستی بە شەحنە ئێمە بۆ ئەوی بژین و بەردەوامی ژیانمان هەبێ لە ڕووی فیزیۆلۆجیەوە پێویستمان بە وزەیە. سەرچاوی یەکەمی وزەش خواردن و خواردنەوەیە. خواردنەوەش ڕاستەوخۆ ئەچێتە ناو کۆ ئەندامی هەرسەوە وەکوی جەناب بوو کۆ ئەندامی هەرس لە دەمەوە دەست پێکە دواتر سوورێنچک دواتر گەدە یاخود مەعیدە دواتر ڕیخۆڵەکان چێ ڕیخۆڵە باریکە بیا ڕیخۆڵە ئەستورە و لە ئەخیری کۆ ئەندامی هەرسیها قۆڵۆن و ڕێکە و کۆم لە کۆمەوە کۆتاییەت کەواتە هەر خواردن و خواردنەوەیەک لە دەمەوە ئەخورێت هەموو ئەو فیسیۆلۆجی تەفاعولانی بەسەریای لە ئەخیرا وەکۆڵن عیلم شەرنیە حاشە حازری لە ئەخیر ئەیکە بە پیسیە ئەیکە بە میز و ئینسان ئەچێتە دەرەوە و بەشە مفید و مستەفیدەکەی جسم بەکارهێنی وەکو سەرچاوەیەکی وزە خواردن. بۆیە ئەم کۆ ئەندامە پەیوەندی ڕاستەوخۆی بە ژیانی شخصەوە هەیە لە هەمان کاتشا تا حدێکیش پەیوەندیەکی شخصیە. پەیوەندی شخصی یعنی پەیوەندی بە نەوعێتی ئەو خواردنەوە هەیە کە شخصەکە ئیخوا. ئێستا ئێمە هەمومان لەم ستۆدیۆیە لەم شارەیە لەم وڵاتە و ئەو هەوایی کە هەڵی ئەمژین هەمان هەوایە بۆ من و بۆ تۆ بەڵام ئەکرێکی ئێمە هەرسێکمان لێراین سێ نوعی خۆ جیاوازی خواردن بخۆین بەڵام یەک هەوا هەڵام بژین بۆ نمونە بەعشتەکە هەنێشت هەیە ئامە بۆ هەموو کەس بەڵام هەنێشت هەیە تایبەتە بە خۆت یعنی ئەتوان من نوعی خواردن بخۆم تۆ نوعێ ئەو خانمە نوعێ لە ئەخیرا ئێمە ئەو خواردنین کە ئەیخۆین چی ئەخۆیت ئەوە ڕەنگەڕداتەوە لە شوو لە جەستەدا. ڕاستەباسی کۆڵۆنت کرد ببوورەوە خان ئێمە تا ئەسۆمان زانی وار بەشێک لە ڕیخۆڵە پێی ئەوترێ کۆڵن جگە لە ڕیخۆڵە باریکە و ئەستورە ینی کۆڵن جیاوازە بەشخۆی ڕیخۆڵ ئەستورەیە پێوتێ خۆڵن بەڵام تقریبان درێژی قۆڵۆن نزیکی مەترونیوەکە بێت لە ئینسانە ئیتر ئەی چەند بەشێکە قۆڵۆنی لای ڕاستمان هەیە قۆڵۆنی ناوەڕاستمان هەیە لای چەپمان هەیە و لە ئەخیریشا ئەگا بە دەرچەی کۆم و ڕێکە ئەنجا کۆتاییەت یعنی هەر تقریبان ڕیخۆڵ ئەستورەیە پێوترێ خۆڵە. باش کاکتۆر کاتێک باسی گەرماکەین وەرزی هاوینەکەین زیاتر پێمان وایە ئەو بەرکەوتنە ڕاستەوە خۆیە کە کاریگەری لەسەر پێستمان دروستەکە بەڵام بێ ئاگەن لەوەی کە کاریگەری لەسەر ئەندامەکانی تری جەستەمان هەیە بە نمونە باسی هەرسەکەین ئەمڕۆ کاریگەری چییە گەرما لەسەر ئەندامی هەرس و ئایا ئەو خواردنانێکی خۆی تا چەندێک گرنگە لەم وەرزەیە؟ بەڵێ طبعا وەرزی هاوین لە وڵاتی خۆمانە وەرزێکی درێژە وەرزێکی گەرمە و وشکیشە بۆیە نەوعاً ما گۆڕانکاریەک لە فیسیۆلۆجی لەشمانە دروست ئەبێت. ڕۆژێکی درێژە بەیانیان زوو هەڵەسی سەعات حەوت هەڵەسیت وەکو قەیمەکانمان ئیانوت نیوەڕۆیە سەعات حەوت ینی ماشەڵڵا جەو نەگەرمە و وشکیشە و ئەم خۆڵبارین و کۆمەڵێشتی کە هەیە تەئسیری ڕاستەوخۆ لەسەر هەموو حیاتەکە یعنی تۆ چیتر دەوام و ئیش و کار یەیتە ماڵەوە هێشتا نیوە ڕۆژەکە تێنەپەڕاندووە هەیە سەرخەوێکی نیوەڕۆ ئەشکێنی عەسر ئەچیتە بازاڕ ئەچیتە ئیشکاری تایبەتی تر لەگەڵی ڕۆژێکی درێژە لە ماوەی ئەم ڕۆژە درێژەیە ئینسان تینووی ئەبێت برسی ئەبێت جگە لەوەش ئەم مەوسیمی هاوین و گەرمایە مەوسیمی عەتەڵات و چوونە دەرەوە خەڵکێ سەفەرەکە خەڵکێ ڕاتە دەرەوە بۆیە نەوعێتی خواردنەکان گۆڕانکاری بەسەرایەت ئینسان تا حدێکی زیاتر
ئەخوات و ئیش خوات خەویشی تێکەچێت چکە ڕۆژ درێژە لە هاوینا شەو کورتە لەوەیە زۆر جار ئینسان بە شەوەکە تێرخە و ئیسراحەت ناکە ڕۆژەکە ئەخەوێ ڕۆژەکەش جاروای خواردنی خواردنەوەی خواردووە لە ناکاو پاڵەکەی بەسەریا و خەوی لەکەوی لە شوێنێکە بۆیە بەعام تێکچوون یاخود با بڵن گۆڕانکارێکی زۆر لە فیسیۆلۆژی لەشی ئینسانە و بە تایبەتتر فیسیۆلۆژی کۆئەندامی هەرسا دروستە بێ بۆی پێویستمان بەوەی شارەزایەکمان هەبێ دەربارەی ڕێخستنەوە و تەعویزکردنەوەی ئەو مشکلانی کە لە هاوینا ڕۆیان طبعا زۆر شت ڕۆیە تعنی بەنسبەت کێشەکانی کۆئەندامی هەرسەوە هەر لە دڵە کزێ هەر لە ئازاری سێک هەر لە ڕەشانە و دڵتێکەڵاتن بەڵام دوو مشکلەی زۆر باو ئێمە ئەیبینین و هەستی پێ ئەەکەین و ڕوبەڕووی خۆشمانە بێتەوە هەرنێ جارەوەیە مەسەلەی وشکبوونەوەیە لەگەڵ مەسەلەی تەسەمومکردن فود پۆیزنینگ ئەم دوو شتە زۆر مهمە بۆی بەڕاستی نەوعێتی ئەو خواردنەی خوین لە هاوینا زۆر مهمەوە محاولەی کە وشک نەبینەوە ئەم پلانە و ئەم معلوماتە و ئەم خۆپارێزیە بە درێژای ڕۆژەکە زەرورە هەر لە بەیانی کە لە ماڵەوە هەڵاسی هەتاوە گوشە و ئەگەڕێیتە ماڵ و ئیسراحەتەکەی ئەهمیەتی خۆی هەیە و پەیوەندی ڕاستە خۆی بە جەستەبانەوە هەیە باش ئەگە لەسەر وشکبوونەوەکە قسە بکەین ئێمە توانین بە ئاو ئەم وشکبوونەوە چارەسەرکردنیان جۆری خواردنەکەش ئەو خواردنانەی بڕێکی زۆر ئاویان تێدایە کوروتری ئاوکێژنین خۆیان وشک نینە پێویستیان بە ئاو بێ ئەبێ جۆری خواردنەکەشمان هەر لەگەڵ هاوینا بگۆڕین وایە طبعا وەکووتمان پێویستمان بەوەیە کەوا جستمان وەکو پاراوکردنەوەیەک هەیە بەهۆی ئەو وشکبوونەوەیە باشترین شت بۆ پاراوکردنەوە خواردنەوەی ئاوە و ئاوێکی پاکیش چکەمە زۆرمە ئێمە زۆر ئێمە لە دەرەوەی شوێنێکە ئەو ئاوەی خوێنی دەوە چێ پاک نەبێ لەوە چێ پیس بوو بێ بە بەکتریایەک بە ڤایرۆسی بە مایکرۆبێک ئەمە پەیوەندی هەیە تەنها ئاوەکەش نە بەڵکو ئەو خواردناوەش ئەی خوین وەکو جەنابووتە و نسبەیەکی زۆر ئاویتابێتە شۆربا بێ شلەمەنی بێ زەڵاتە بێ میوەیەک بێ لەگەڵی یان دوورکەوتنەوە لەو خواردنانەی کە ئاو کێشن و خواردنی تون خواردنی چاوری سوورەوە کراو ئەو خواردنانەی کە وشکن ئەمانەوە کاکە ئەو کەمتر ئەگەر بە ئەوانە بخۆی طبعاً بەڵام ئەمانە نەخۆی واکە ئاو کەمتر بخۆی بەڵام خواردنەوەی ئەو شتانی کە ئاویان زۆرتایە بۆ خواردنەوەی شۆربا بێ شلەمەنی بێ ماستاوێکی پاک بێت کەمێک دۆ بێ ئەگەر زۆر نەبێ لەگەڵی خواردنی شەربەتێکی فرێشی پاک بێ ئەمە حتما شتێکی زۆر باشترە و تەعویزی ئەو وشکبوونەوە کاکە جسمان دەریە چکە لە هاوینا بەدەل لەوەی کە پێویستی بە ئاوێکی زیاتر هەیە بە هەمان شێوەشیانی پلەیگەرمی لەش بەرزە بێتەوە پێویستی بە نسبەیەکی زیاتر لە ئاوەیە بۆی ئەم پلەیگەرمی لەش باڵانسێکی بکرێت لە جەستەتا و هیچ کێشێکی زیاترەوە دروست نابێت. باشە کاک دکتۆر لەنێو ئەو شتانی کە گرنگە باسی بکەین ئەوەیە کە زۆرێکمان حەزمان لە شتی ساردە ئاوی سارد بێ خواردنی سارد بێ زۆر جار پەنا ئەبێنە بەرەو شتانێکی کەتن دروست نییان بۆمە قاوەیەکە کافاینتیە زۆر ساردیان خواردنەوە گازیەکان ئەم شتە ساردانە تا چنێک باشە یانە تا زیانی هەیە بۆ من سارد بە مانای سارد و فێنێک باشە بەڵام ساردێک سەهۆڵاو بێ نەخێت باشی و زەرێت ئارەوەڵا کە لە تەزیێنەکە زەرێتە چکە ئەمە خۆی بۆ خۆیە کە تۆ ئەم سەهۆڵاوکەوەی کاڵنکە لە تەزیێنەی خۆیتەوە بە ناوپۆشی کۆندامی هەرسا ئەوڕا وە ئەکا تووشی کرژبوونێکی بکە کە تووشی کرژبوونی بکە ئەو مەنتیقەیە خوێن کەمتر ئەڕابی خوێن کەمتر ئەڕا بە ناوپۆش بەمەش زۆر جار لەوانی ئەسڵان تووشی ئازار بێت تووشی کرژبوونە ئەڵێ پێچ بە سکمایە قرمە و سەوتی کێشەی سکی بۆ دروستە بێ بۆی خواردنی شۆربا و شلەمەنی و ئاو ئەو خواردنانی کەەوە ئاویان زۆر تا زۆر گرنگە وە فێنێک بن زۆر گرنگە بەڵام سارد و سەهۆڵاو نەبێت. ئەگە بێنە سەر بابەتی قەبزی کاگوتوار پەیوەندی هەیە بە هاوین و بە زستانەوە یان پەیوەندی بە جۆری خواردنەوە ینی بەبستمەوە ئەم پلەی گەرمیە ئەم وەرزە وا لە کەسەکانە کا ئەگەر سیستمی خواردنەکەشان ڕێک نەکەن تووشی قەبزیان بکە طبعا دەست خۆش بە باسی قەبزیکە قەبزیشی دیتر لە مشکلە زۆر باوەکان و پەیوەندی بە هەردووکیشانەوە هەیە چکە بەشی سەرەکی قەبزی لە چیەوە دروستە بێت لەوە دروستە بێت کە خواردنەوە و ئاو کەم بخورێت لەوە دروستە بە شخصایە کەم جوڵە بێت یعنی جۆڵ و حرەکە و چالاکی کەم بێ لەگەڵی و هەروەها نەوعێتی خواردنەکانیش دەورە بینێ لەگەڵی ئینسان لە هاوینە عارق زۆرە کاتەوە زۆربەی هەرە زۆری ئاوی لەشی لە ڕێگە عارقەکە دەرەوە تەنان لە هاوینان میزکردنی کەمە بێتەوە میز خستە بێتەوە زۆر جاچی لەسەر ئاوەستەکەی میزەکە ڕەنگی تۆخە ڕەنگی زەردی تۆخڕم ئەمەش لە ئەنجامی وشکبوونەوەی بەهۆی وەرزی هاوینەکەەوە بۆی بۆ دوورکەوتنەوە لە قەبزی بە هەمان شێوە خواردنەوەی بڕێکی زۆر لە ئاو لە شۆربا و شلەمەنی و هەروەها دوورکەوتنەوە لەو خواردنانی کە وشک و زبر و ڕقن و دوورکەوتنەوە لەو خواردنانەی کە ئاو کێشن طبعا لە قەبزی لە هاوینە زیاتر ئەبێ لە زستانە بەهۆی ئەم مشکلانەوەی کە باسمان کرد.
کاکتۆر باس لەوە کرد و گرفتی سەرەکیمان بۆ دروستەکە و شکبوونەوەی لەگەڵ تەسەموم چۆن دروستە بێ و تا چەندێک مەترسی هەیە ئەتوانین بڵێن هەندێک نیشانە هەیە بیناسیینەوە تەسەموم ژاراییبوونی خواردنە ئەو خواردن خوێن زۆر جار بە تایبەتی گوتمان ڕۆژ درێژە خەڵک زیاتر نانەخوا هەنێ جار بگرە خواردنەوەکان هیچکە چالاکی ئیشکاری لە دەروی خواردنی دەرەوە زۆرەخوا تەنم خواردنەواری دەپیز بێ بە بەکتریایەک بە ڤایرۆسێک بە هەر میکرۆبێک بۆ یەکەم تابعشی بکەین سکچون و ڕەشانەوە لە هاوینە زۆر زیاترە بێت لە کاتەکانیکی تەسەمومەکە ژاراییبوونی خواردنەوە کە شخصەکە تووشی ئازاری سک بێ تووشی ڕەشانەوە بێ تووشی سکچون بێ لەگەڵی هەنێ جار لەوانەیە ئەم ڕەشانە سکچونە تەنانەت ئەوەنە زۆر بێ جسمی وش بکاتەوە لەوانەیە سکچوونەکەی خوێنی پێوە بێ لەوانەیە هەر گۆڕانکارێک لە فیسیۆلۆجیایواتە شخصەکە چ تای بێ ئازاری سک ڕەشانەوە ئازاری مەعیدە سکچون هەر کێشەیەک ڕووبە ئەمانە بەشێکن لە عەرازەکانی تەسەموم و تەسەمومیش هەتا لە بەزووی چارەسەر بکرێ چارەسەرکردنەکەی ئاسانن چونکە جاری وایە بەڕاستی گەشتەوە بە مەرحەلەیە شخصەکە لە ماڵە چەند ڕۆژێک ئێمالی کردو هەر نەهاتووە یان نەها خۆشتی تەبیعی وەرگتووە لە ئەخیرا زەرە لە گورچی لە ئەیا لە جگەری ئەیا لە کۆئەندامی هەرسی ئەیا لە پێستی ئەیا لە هەموو شتێکی ئەیا بۆیە لە هاوینە تەسەموم زۆر زۆرە بێت و حەلەکەشی تەنها چارەسەرکردنە گینا ئێمالیکردنتیایە زەڕەری خراپتری تەیە باش بینی سەر بەکتریای ماعیدە کاکتۆر پەیوەندی بە وەرزی گەرمایەوە هەیە ئەوەی کە خەڵکێک باوە ئێستا زۆر ئەبیسیڵە تووشی بەکتریای ماعیدە بووە یان ئەوەی کە باست کرد کۆڵۆن ئازاری کۆڵۆن پەیوەندی بە پلەی گەرما و وەرزەکەەوە هەیە بەهۆی وەرزی گەرماوە تۆ فەرمووت ئەو ئەوەی کە لە لەشمانایە زیاتر لە ڕێی بەهەڵم بوون و ئارەقەوەیەوە دەرەوە نەک لە ڕێی ینی بچێتە هەموو بەشەکانی جوانەوە ینی ئەم دوو بابەتە هەم بەکتریای ماعیدە هەم ئازارەکانی کۆڵۆن پەیوەندیان هەیە بە وەرزی گەرماوە خۆی ئەخیرن پەیوەندەکە مەربوطە بە وشکبوونەوەی جەستەوە کاکدانا ینی تۆ ئەگەر خواردنێکی پاک خۆی شۆربا و شلەمەنی بێ ئەکیدبی لە پاکی خواردنەکە هەستێکی کە جسم و پارا بووەتەوە زیاتر ناکە ئەم دوو مەوزوعانی کێشەی قۆڵۆن زیاد ناکە و بەکتریای مەعیدەش زیاد ناکە بەڵام خواردنی تون و خواردنی وشک و زبر و خواردنی چەوری و سوورەوە کرا و بەهارات بخۆیت و خواردنەکان بەتایبەتی لە دەرەوە بەسەر عەرەبانە و لەو شوێنانی کە پاک نییە بیخۆی ئەم بەڵێ یەکمان تووشی ئازاری قۆڵۆن زیاد دەبێت لە هەمان کاتیشا کێشەکانی گەدە و بەکتریای گەدە و تەسەمومکردن زیاد دەبێت لەگەڵی یعنی ئەخیر پۆینتە ڕئیسەکەی ئێمە ئەوەیە ئینسان وشک نەبێتەوە شۆربا و شلەمەنی زۆر بخوا تووشی کێشەی گەورەتر نەبێت یەکێک لە مشکلانیشی کە لە هاوینە دروستە بێ هیچ شۆکە یعنی بەرکەوتن بە زەبری خۆر بە تایبەتی ئەو بەڕێزانەی کە فەلاح و جوتیار نەدەش و دەرائیشەکەن و خەریکی زەرعات و بێستان و ئەمانەغن یەکێک لە مشکلانی کە تووشی ئەبێ یاخودێک ئەوە بەڕێزانی کرێکاری ئەکەن و لە دەرەوەن تووشی زەڕبە شەمسی ئەبن لەگەڵی ئەمەوە ئاکا تووشی هەمان عەراز و هەمان نیشانەکانی تەسەمومیانتیا دروست بێ بەڵام کە بلێشیان ئەپرسینیان کە لێکۆڵینەوە خواردنی خراپی نەخواردوە بەهۆی تیشکی خۆرەکە و زەڕبە شەمسێکە و تووشی ئەم حاڵەتە بوون لەگەڵی کەواتە هەموو ئەو کێشانی کە باسی ئەکەین سەرچاوی حەلبوونیەکان پاراوبوونی جەستەیە بە خواردن و خواردنەوە و خواردن و خواردنەوەی پاک و تەعویزکردنەوەی ئەو بەشەیەکە لە ڕێ عارەقیان لە ڕێنیسکردنەوە لێمانەوە ئەتوانین بڵین ئەبێ ئێمە تەواوی سیستمی خواردنمان لە هاوینە جیاواز بێت لە زستانە بەکی دیەوە باڵانسکردنەوەیەکە تۆ پلەی گەرما لە شا بەرزە عارەق زۆرەکەیتەوە جسم و وشکە بێتەوە بەدەل لە وشکبوونەوە زیاتر لە جاران پێویستە بە ئاو شۆربا و شلەمەنی خۆفێنکردنەوە هەیە ئەمە هەم بۆ ڕاگرتنی پلەی گەرمی لەش هەم بۆ ڕاگرتنی تەندروستێتی کۆئەندامی هەرس و فیسیۆلۆژی کۆئەندامی هەرس ئەخیر پۆنتیش خواردن و خواردنەوەی پاک کاک دکتۆر ئەوەی کە تا ئێستا باسمان کردووە هەستەکەم زیاتر بۆ کەسانە بێت کە خۆیان تەندروست باشن کێشان نیە بەڵام ڕەنگە کێشیان بۆ دروست بێت بەڵام چی لەو کەسانی کە ئەو کە خۆیان گرفتێکیان لە کۆندامی هەرسا هەیە ماعیدەیەشێ قۆڵۆنی عەسەبییان هەر جۆرەی تر لەو نەخۆشیانە ئەمانە جیاوازیان هەیە لە خۆپارێزیەکان و لە خواردنانە دوو هەندەی ئەو کەسێک کە ئاساییە ئەمانە تەبەن ئەگەر نەخۆشیی درێژخایانیان هەبێ پێشتر ئەکی سەردانی دکتۆری خۆیان کردو و لەسەر عیلاجن و زانیاریەکیان دەربارەی نەخۆشیەکانیان هەیە بۆ نمونە کێشەی بەکتریا هەیە کێشەی ترشەڵۆکی هەیە کێشەی بۆ نمونە بەدهەرسی و کێش خراپ هەرسکردی کۆندامی هەرسی هەیە بۆ گوتمان بێگومان معلوماتیان هەیە مهمترین شت ئەوەیە ئەمانیش بە هەمانشەوە ئیزافەتەن یعنی ئەگەر لە کاتەکانی کەیە لە زستان و لە مەوسیمەکانی کەیە کەمتر پارێزیان کرد بێت لە هاوینە واجبە کە زیاتر و زۆرتر پارێز بکەن
بە هەمان شێوە بە خواردنی عیلاجەکانیان لە کاتی خۆیان خۆپارێزیان دوورکەوتنەوە لە خواردنانی کە چەورن، ئەو خواردنانی کە زبر و وشکن، ئەو خواردنانی کە تونی و بەهاراتیان زۆرتایە، ئەو خواردنانی کە ئاو کێشن و سوێرنێکێک لە مشکیلەکان بەڕاستی خواردنی سوێرە. ئەبێت هەمان ئەو پارێزی کە جارم کردویانە پێش مەوسیمی هاوینەکە و بەکارهێنانی عیلاجەکان بە منظەمی بەڕێکی و پێکی، بەڵام لەگەڵی شارۆک و هەمومان و شخصی ئاسایی کە واجبە کە ئاوی زیاتر بخۆنەوە، واجبە جسمیان باشتر پاراوکردنەوە، خوارد و خواردنەوەیان پاک بێ، شوێنی ژیانیان تا حدێک ناڵین سات فێنک بێ لەگەڵی ئەمەش لە ئەخیرا بە مەجموعی تەسیر لەسەر شخصەکە ئەکات. باشە جیاوازی هەیە لە تایبەتمەندی کەسەکانە بۆ نمونە هەندێک کەس هەن لا من خواردنێکم پێ بکەوێت کاکدانا پێی نەکەوێیان بە پێچەوانەوە باەکی دیوە فەرقکە کاتە بە خۆشمان بناسیین لە شێوازی خواردنانی لە مەسلەی کێشەکانی کۆڵۆنا کۆمەڵی شت هەیە، بۆ نمونە خواردنی معەلب، خواردنی قوت و بەهارات، خواردنی پاقلەمانیەکان، لۆبیا و فاسۆلیا، ئەوانە من خەڵکەیە کێشەی قۆڵۆن و ئاوساوی غازاتی هاتووە ئەڵە من هیچ کێشەیەکم لەگەڵ مۆکە فاسۆلیان نیە، بەڵام سەوزە ئەخۆم پێی دەکەچم. من دائماً قسەیەکەم ئەڵێم هەنی تعلیماتی عامەیە، لە ئەخیرا خۆت دکتۆری خۆ بە چی پێت ناکەیە مەیخۆ. ڕاست بەڵێ بەکی دیمەزنی هەموو کەسێک بە پیاز ئازاری کۆڵۆنی بۆ دروستوانیە. باشە بەچی بزانین ئەوە چاودێریکردنی وردێوێن چاودێریکردن بۆ مانانێت تۆ دایمە خەیاڵ لای ئەو بێ نەوێری دەم بۆ هیچ شتێک ببێ بڵێ بەخوات و شتە بچکە ئەخیرا کێشەکانی کۆندامی هەرز پەیوەندێکی ڕاستەوخۆی بە مایند و بە فکرەی کەسەکەەوە هەیە. بۆی زۆربەی کێشەکانیش لەو کاتانەیە زیادێکی ئینسان سلێس و قەلەقی بێت و مانوێتی دەرونی هەبێ لەگەڵی من ئەو ڕێزەی بێتە لام ئەوی پێڵم ئەڵم پێویست بە ترس ناکە، تەنان هەنێکیان وای لێ هاتۆڵە ئەچم تەنان لە ماڵی خەڵکی شابم شتێکی پێش ئەوی بێت لەم بەخوا بخۆم تووشی ئازاری سکە بم تووشی بۆ نمونە ڕەشانە ئێڵم جەبم عازێکە نێری بۆ مێشک و فعلەن مێشکێکی بە تەعامل لەگەڵ تۆیاکە دایمە مێشک و دەمار و عساب و هەستەوەرەکانی و بەشێکە لە خۆت نەک منە ئەستان خەڵ مناڵەکەی خۆشەیە لە مناڵەکەش نزیکترە لە خۆتەوە لەگەڵی زان واریدە تووشی ئەمانە بێت بەهۆی بیرکردنەوەی خۆی، بەڵام لە ئەخیریشا ئەکە ئێستا جەستەی خۆت پیاز بە من باشە، بەڵام لەوچێ بۆ تۆ خراپ بێ، خواردنێکی تون لەوچێ من کێشەم نەبێگی کە هەبێ، سەوزە لەوچێ من هەمبێکی المهم لە ئەخیرا خواردنی پاک، جسم پارابوونەوە، دوورکەوتنەوە لەو خواردنانی کە زەڕر لێدا، خۆ پارێزگیر لەوەی کە پێت ناکەوێت نەک پێمان ناکەوێت. جسمی تۆ جیاوازە لە من، هی من جیاوازە لە تۆ، ئەخیرا چی پێ ناکەوێت مەیخۆ. دکتۆری خۆشەویست بەشێکی دیکە لە پسپۆڕەکەی جەنابەت نەشتەرگەری قەڵەویە. هەر بەڕاست هاوین وەرزێکی لەبارە بۆ ئەوانەی کێشیان هەیە توان خۆیان دابەزن نەیان بە پێچەوانەوە زستان وەرزێکی باشە، چونکە لەش پێویستی بەوەیە بۆی خۆی گەرم کاتەوە تاقە زیاتر ئەسووتێنێ و ئەو کالۆری هەیە لە شادایە بەزەنێ. ئەم دوو وەرزە گەر متابعەت کرد بە کامیان باشترە؟ والله ئەگەر ئینسان تحملی هەبێت و ئیرادەی هەبێت لە هاوینە تاقەی زیاتر سەرفەکەی تاقی سەرفەکە بە عارەقکردن بەمان و بوون بە وەرزشکردن بە خواردنەوەی شۆربە و شدەمەنی ڕۆژێکی درێژکە هەیە ڕۆژێکی درێژکە هەیە، بەڵام ئەخیریشا ئەگەر ئینسان ئیرادەی نەبێ ڕۆژەکەونە درێژە لە بادی سێژەم پێنجەمە خواگەی لە خۆی نەبێت لەگەڵە برسیمە بێتەوە لەگەڵی وەکو چۆن لە زستانە شەو درێژە، بەڵام لە هاوینە ڕۆژەکەی و لە شەوە لە هەموو شتێ نەخورێ، بەڵام بە ڕۆژ ئاسانکاری هەیە بڕۆ بازاڕە مون مەتعەمە دوکانی لەفەیە خواردەمەنیە، بۆیە ئەگەر ئاگای لە خۆی نەبێ بگرە زۆر کەس لە هاوینە قەڵاتر بێتەوە. باش هەر لەسەر هاوین بمێنینەوە ئێمە بەشێ لە پزیشکەکان ئەوانەی کە پسپۆڕن لە خۆراکە خۆ دەزانی جاریوە خەڵک گلەیشی لە کاکە ئەو پزیشکانە سەریان لێ تێگاوین، بەڵام وەرزی هاوین بە وەرزی میوەکان بەناوبانگە. خۆشزانی لە قورئانی پیرۆز و کە باسی بەهشتەکە و باسی کۆمەڵک میوەکان لە قورئانی پیرۆزە ناویان هاتووە خۆی پڕگەر ناوی شتێک نایەنێ کە باش نەبێت. بە ئەندازەی خۆی تا چەند زەڕورە میوەکان بە تایبەت میوە ئاودارەکان هەرو سروشتی هاوین جوایە و میوانیکەیە شووتی ئەسڵەکەی خۆی لە هاوین هەیە ئەو ئێستا کرد لە زستانە هەموو شتێک وانە ئەمە چەند گرنگە ئێمە بیان خۆین لە بینی ژەمەکانە بۆی کە لەشمان بە پاراوی بمێنێتەوە. طبعا زۆر گرنگە خواردنەوەی میوە و شەربەتی میوەی فرێش و ئەوە بابەتانی پەیوەندی بە میوەکانەوە، بەڵام میوەی ئەم سەردەمە کاکدانەوەی لێهاتەوە دەستکاری جیناتی کراوە زۆر جار ئەگەر تا حدێکی کەم بیخۆی زەرەری نییە، بەڵام ئەگەر بیخۆی زەرری زۆر ئەبێت چکە بەڕاستی نەوعیەتی ئەو پێکهاتەیە بەکارهێنانی ئەو هەموو دەرمانە کیمیایی کە بەکاری هێنن زەرێکی زیاتری هەیە وەک لە سوود ئەگەر بێت و زۆر بخورێ لەگەڵی، یعنی دانیشی پارچەیەک قاشێک شووتی بخورێ زۆر ئاسایە لەگەڵی، بەڵام دانیشی پێویانی زیاد لە پێویست دانیشە 2 3 بخوایەوە تا بڕێکی زۆر کاڵک بخوا لە خیران
زەرەرەکەی بۆی ئەو مادانی کە پێی بەهۆی بەڵێ بەهۆی پێکهاتەکەی ناو تێکچوونی نەوعێتی ئەو شەکرە و هەروە ئەو مادە کیمیایی کە بەکارهێنرێ لەگەڵی بۆی لە باتی ئەوەی خواردنی من بەڕای من خواردنی ترۆزیەک خواردنی تەماتەیەک خواردنی خەیارێک زۆر لە میوەکە باشترە ئەگەر بتوانین بیخۆیت. کاک دکتۆر لە نێو ئەم باسانی کە کردمان باسی منداڵیش بکەین منداڵیش بێگومان گرنگە کە خواردنی خۆی بخوا و بە پێی وەرزەکانیش ئەمەی بۆ ڕێکبخڕێ زۆر جار ئەوەکەوێتە ئەستوی دایک و باوکان کە ئاگان لە ڕۆژی خواردنی ئەم منداڵە بێت تا چەندێک گرنگە ئەم تەمەنە ئێمە ئاگاداریان بین بۆی کە چ خواردنێک بۆیان گونجاوەوە چۆن بۆیان بگونجێنین. دەست و خۆش پرسیارێکی ماقۆلە کرد تاان بە نسبەت مناڵەوە بەڕاستی ئەگەر من باسی لایەنە تەندروستی تۆبیەکە بکەین مناڵ تا تەمەنی 12 ساڵی 10 بۆ 12 تقریبەت نابێت لە خواریدەوە نابێت خواردنی دایک و باوکخوا یعنی ئەو خواردنی دایک و باوکەی خۆن فەرقیار و خواردنی مناڵەکە چ لە ڕووی هەرسکردنەوە توانێت هەرسکردنی مناڵ محەدەدە فیسیۆلۆژی مناڵ لاوازە و زەعیفە بۆی ئێمە دانیشی ئەو خواردنەوە چاوریە سوورەوە کراوە ژەمە قورسە ئەیخۆین مناڵ ناتوانێت بیخوا مناڵ پێویستی بە خواردنی تایبەت هەیە لە هەمان کاتیشا مناڵ ئێستا وای لە هاتۆ مەسەلەی خواردنی دەرەوە ئەمە جبسە ئەمە ئیندۆمی ئەمە بسکیتە خواردنی قوتووە معەلەباتەوەی لێ کردووە زەرەر و مزەڕەت زۆر لە مناڵ هەیە یعنی ئێستا مناڵە بینیت دوونەوە یانەوە تا تەمەنی 10 ساڵ 12 ساڵە جسم و هەیکلی بەڕاستی ئەوە بچووک و مناڵ ور دیارە لەگەڵی هەستەکەی گەشەی دواکەوتەوە لە ئاخیریشا گەشەی دوا نەکەوتەوە بەڵام کە پرسید پەیوەندی بە نەوعێتی خواردنەوەکە هەیە یان ئەم مەسەلەی تەسەور ئەکەی ئێستا مەسەلەی قڵیشی کۆ مەسەلەی مایەسیری مەسەلەی غازات مەسەلەی قەبزی لە مناڵە خەریکە ناڵێن بەقەدر گەورە بەڵام نسبەیەک زۆری نەماوە لەگەڵ گەورە ئەوە زۆر بووە لە ئاخیریشا ئەپرسی لە دایک و باوکەکەی ئەڵێ وڵات جبسە خوا ئیندۆمی ئەخوا خواردنی دەرەوە بازارە خوا مارکێتە خوا یعنی وای لێتێ وا ئەزانانی ئەمە خۆشەویستیە بۆ نۆڵە سەعات 11 شەو داوای لە فەکچین و بازار بۆ یەکڕین ڕۆژ تا ئێوارە بای 2000 3000 بە خواردن و بەشتی و دوکانە سەرفەکە طبعا ئەمەش وەکو گەورەکە بە هەمان شێوە پێویستی بە خوارد زیاتر پێویستی بە ئاگالێ بوونەوەک لە گەورەکە چۆن گەورە ئێمە خۆمانین ئەتوانین کۆنتترۆلی خۆمان بکەین بەڵام بە شێوەی تەعامل لەگەڵ مناڵە بکرێت ئەیش بە هەمان شێوە خواردنی پاک خواردنی تەندروست ئەو خواردنانی پرۆتینیان تایە ئەو خواردنانی کە کەمترین نسبەی شەکری دەستکردی تایە خواردنەوەی شۆربا و شلەمەنی میوە و سەوزە خواردنی میوەی فرێش خواردنی ئاوی باش یەکێکە لە باشترین ڕێگاکان بۆ پاراستنی تەندروستی مناڵ بکەن یعنی ئەبێ دایک و باوک وا بیرکاتەوە لە مناڵەکەی کڕینی خواردنی زۆر و خواردنی درەنگانی شەو و خواردنی دوکانۆمانە ئەمە خۆشەویستی نییە بەڕاستی لە ئەخیرا زەرەر لە جەستەیەدا مناڵمان هەیە 12 ساڵە ماشاڵڵە بە هەیکەل و جسم بەقەدر خۆمانە بێ گەورەیەکی وە هەشە بالعکس زەعیف و جسمی بچووک وەستەکەی کە کێشە لە کۆندانی هەرسایە لە هەردووشیان کۆڵەرەوە بە دەگمەن پەیوەندی بە نەخۆشیەوە هەبێ پەیوەندی بە نەوعێتی خواردن و خواردنەوەکە و ژیانی ڕۆژانە کاتێکیان تەندروست نین ئەو دوو جۆرە کامیان تەندروست نین مناڵە بێ بەپێی تەمەنی خۆی وەزن و کێش و بەڵای باش دکتۆر کاتمان کەم ماوە تقریبان خولەکێک دوو خولەکێکمان ماوە ئەوەی پێوتە ترشەڵۆکی ماعیدە لە ناو خەڵکە دڵەکە زەبەناوە فێنیشی هەر بەدڵەوە ئەو بەڕاست بەعام باسەکەین هۆکارە سەرەکیەکانی چین و چارەسەرە خێراکانی چین هۆکارە سەرەکیەکانی لە خەڵکی قەڵەوە زیاترەوە خەڵکی زەعیفە خواردنی تونی و بەهارات و پیاز و سیر و چەوی و سوورەوە کراوە یەکێکی لە سەبەبە ڕئیسیەکانی دڵەکزیە و ترشەڵۆ جگەرە کێشانە خواردنی کحول و مەشروبات لەبەرکردنی جلی تەسک و تەنک ئەوش پەیوەندی هەیە بەکی دیوە پەیوەندی هەیە دانیشت لە شوێنی گەرم لە خانمانی ئەم سەردەمەیە بەڵێ بەتایبەتی جلی تەسک و بەتایبەتی بەشی سەرەوەی پەیوەندی بەستیان وانەوەی ئەمەش تەئسیرێکا لەگەڵی خواردنەوەی ئەو مادانەی کافاینیان تایە چای زۆریان چای ڕەش و خست خواردنەوەی قاوە و نیسکافە ئەمانە ئەکید پەیوەندیەکێ بێ بۆ دوورکەوتنەوە لەمە ئەو هۆکارانەی کە باسمان کرد خۆپارێزیە داگرتنی وەزن خواردنەوەی ئاوی زۆر دوورکەوتنەوە لە خواردنانی کە ترشەڵۆک و بەهاراتیان تایە درەنگ نەخواردنی شەوان خەڵکەی خواردنەخوا سەعاتێ 2 سەعات دوای ئەوە خەیە بەسەریا لەگەڵ ئەوە شابۆنەوە شتی کە ئەگەبزانی بەردەوام بێ لەوەی پێویست بە نازۆر بکالەوەی پێویست بە هەنێ فحوساتکە یا بەکارهێنانی عیلاجی دژ ترشەڵۆک کاکتۆر لە کۆتایی یاگەر شتێکت ما بێ ئێمە سپاس دەکەین تاان سپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێزیش سپاس بۆ میوانداریتان بە هیوان تەندروستی باشین بۆ هەموو لایەک لە ئەخیران جسمی ئینسان هەموو ئەو نەخۆشیانی هەیە بەشێکی پەیوەندی بە بۆ ماوەییەوە هەیە بەڵام ئەتوان بڵێم لە 180 بۆ 90 پەیوەندی بە خۆتەوە هەیە
پەیوەندی بخۆتەوە پەیوەندی بە ژیانتەوە هەیە پەیوەندی بە لایەنی دەرونی و لایەنی جستەیتەوە هەیە پەیوەندی بەو نەوعیەتە خواردنەوە هەیە کەی خۆی لەگەڵی یەکێکدا پەردەم پارێزی ناکە بە کەیفی خۆی ئەخواتەوە پارێز دەسوێری لە چەوری لە سوورەوە کراو لە بەهارات لە هیچ ناکە ئەکید قەڵەوە بێ ئەکید تووشی کێشەکانی کۆندامی هەرسەوە بۆیە ئینسان ئەو خواردنەیە کە ئیخوات ڕاستە زۆر بەڕێز دکتۆر هێمن محمود محەممەد سپۆڕی نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری قەڵەوی وەنازۆر زۆر سپاس دەکەین دکتۆری خۆشەویست یخوا بەخێر بێ سپاس بۆ ئێوە و هێوای سوود بە هەموو لایەک